دوای 3 ساڵ ئەوڵدان تا بیسەلمێنێت بۆ دادگا منداڵی ونبووی هەڵەبجەیە هاوڕێ ئەنوار دۆسیەکەی لە دادگای باری کەسێتی هەڵەبجە داخرا داوای لێبوردن لە خانەوادی کاک محمود دەکات و بە یەکجاری هەڵەبجەی بەجێهێشت ڕێگەیاند لە لای حکوومەتی عێراق هەوڵ دەدات تا ناسنامەی کوردەوانی پێ بدرێت. داوای لێبوردن لە خانەوادی ماڵی کاک محمود دەکەم لە مامۆستا محەممەد و کچەکانی و کاک محمود و کچەکانی و زاواکانی و کاکفادێ بەڕێز و سەردەمە و خانەوادەیە من دۆسیەکەم داخست و کۆتایی پێهێنا من داوای لێبوردنیان لە یەکەم لە بەرامبەرەوەی کە بۆ ماوەی 3 ساڵە سراع دروست بوو لە بینی من و ئەوانە عایلی ئێمە و عایلی ئەوان من کۆتایی بە دۆسیەکە هات ڕێکخراوەکەم داخست لە هەڵەبجە خانەوەکەشم تەسلیمی ئەو کەسێکە کە پێمی بەخشی بوو ئەمڕۆ کۆتا ڕۆژمە لە هەڵەبجە ئەوەی ماوەتەوە تەنها ئەڵێم تەنها 16 دێمەوە بۆ هەڵەبجەیەکان داوای لێبوردنتان لێ ئەەکەم بۆ ئەوە نەبوو بڵێم ئەڕۆم و حەزم لە هەڵەبجە نییە بەڵکو زۆر عاشقی هەڵەبجە بووم بەڵکو زۆر حەزم کرد ئیش بۆ هەڵەبجەیەکان بکەم زۆر حەزیشم کرد جێگای دەستم دیار بێت لە هەڵەبجەیە زۆر حەزیشم کرد لەناو ئەم هەڵەبجەیە ژیانی خۆم و مناڵەکانم دروستکەم بەڵام ئەوەی کە ڕاستێکەتی ئەیتر من نەگەڕێمەوە کەرکووک و خۆم و ماڵ و مناڵم ئەگەڕێمەوە کەرکووک و لێرەشەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەگەڕێمەوە بۆ شاری کەرکووک ژیانی خۆم و مناڵەکانم پارێزراو بێت. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیای بارانی هەڵەبجە دەڵێت دۆسیەی منداڵانی ونبووی هەڵەبجە وردەکاری قۆڵی دەوێت و پێویستە هەر کە زووتی من هەڵەبجەیم پێشوەختە لێکۆڵینەوەی زۆر وردی ئاراستە بکرێت تا هەڵەبجە نیگەران نەکات. ناکرێ هەر کەسێک لە هەر شوێنێکەوە بێت تۆ ئاماژەی پێ بکەی کە ئەمە مناڵی هەڵەبجەیە و ئەبێ پێش ئەوەی بگاتە مەرحەلەی ئەوەی کە سامپڵی لە وەربگیرێ و هەڵایەکی لەسەر دروست بکرێ لێکۆڵینەوەیکی ورد بکرێ بۆ ئەوەی ئەو بابەتانە بە شێوەیەکان نەڕوا دوجار هەم کەس و کاری مناڵەونبووەکان و هەم بە گشتی شارێک و ئەتوانم بڵێم هەنێک بابەت وروژێنراوە هەموو هەڵەبجەی پێ نیگەران بووە. بۆیە من هیوادارم ئەو کەسانەی کە بە دوای سۆراغی خۆیان ئاگەڕێن ورتر کار بکەن و بە شێوەیە کار بکەن کە نەبنە هۆکاری نیگەرانی سەرەتا بۆ خۆیان و دواتیش نیگەرانی بۆ خەڵکانی تر. 64 خێزانی هەڵەبجە چاوەڕێی گەڕانەوەی 173 منداڵی ونبوویان دەکەن. دۆسیەکانی ڕابردووی دۆزینەوەی منداڵە ونبووەکان بەوە یەڵەی پزیشکیەوە وای کرد بەشێک لە کەسوکاری مناڵە ونبووەکانی بێومێت کردووە لە گەڕان بە دوای ڕۆڵەکانیان و بەشێکیشیان سکاڵایان کشاندوێتەوە و دەڵێن هێندە بێهیوایان کردوون دۆزینەوەی منداڵی ڕاستەقینەیان ئەستەمە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.